ئایا مشتری تاجی سرە لێرە لە زۆربەی وڵاتان کە چینەگەربینی بێتمان بە جۆرێک فرۆشیارەکە پێشوازی لە کڕیارەکەکە کە ئەگەر هیچ پێویستێکیشی نەبێ لەو دوکانە لەو شوێنە وای لە یەکات بەبێ کڕینی شتێک نەڕاتە دەرەوە. ئەمە لە هەرێمی کوردستان لەناو ئێمە لە کولتوری ئێمەدا تا چەند ڕەنگی داوەتەوە لە کۆندا چۆن بۆ ئێستا چۆنە. هەموم پرسیارانە ڕوەکەمە دکتۆر کامەران حەسەن کە پسپۆری کارگێرە و کارە. دکتۆر بەخێر هاتی بانی باش. بەنی ئەوەش باش بەیانی بینەرانی کوردستان بسیاریش باش زۆر سپاس بۆ میواندایتان. سپاس ئێرەت ئاوادان کردەوە. دکتۆر ئەو بابەتەی کە باسیەکەینەوەیە کاتێکە چینە دوکانێکەوە ئەگەر پێویستیەکانمان زۆریش نەبێت چیوە ئاکات ئێمە زیاتر هاانبات زۆرترین شت بکڕین. بە شێوەیەکی گشتی یەکێک لە ئەرکەکانی بە بازارکردن هەوڵەدا بۆ ئەوەی کە ڕەنگە بەشێکی ئەوە بێ کە زۆرترین شت بفرۆشە. ئەمەش ڕەنگە لە ڕوویەکەوە حاڵەتێک بێ بڵێن ناچارکردنی خەڵک بۆ کڕینی زۆرتر ئەو خۆی لە خۆیدا شتێکی باش نییە، بەڵام ئەبێ بگەڕینەوە بۆ ئەوەی کە ئەگەر ئێمە دوکاندار فرۆشگایەکی بچووک هەمووی ئەوانە بە بزنسی بچووک دادەنین دەبێ بزانین کە فەلسەفەی ئیشی ئێمە چییە لە بزنسە بچووکەکان ئێمە هاتوین چی بکەین. بۆ نمونە ئێوە هەر بزنسێکی دەتانەوە بێنە بەرچاوی خۆتان زۆرتر ئەبینین کە ئەوانە فرۆشیارن شتێکمان پێ ئەفرۆشن. ئێمە بە دوای ئەوە بە بگەڕین کە بڵێن ئەبێ کەسێک بێ یان بزنسێک بێ کە چارەسەری کێشەکانی ئێمە ئەکا. ئەگەر ئێمە لەو ڕوانگاوە بیبینین ئەوجا ئەو پرسیاری جەنابەت کە هەوڵە درێ زۆرترین شت پێ بفرۆشێ ئێمە لێرە ئەتوانین پەیوەندیک دروستکەین لە نێوانی ئەوەی کە ئێمە ئەگەر وەکو خاوەن بزنسێکین کە هاتوین بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەو کەسانی کە سەردانی ئێمە ئەکەن. باشە دکتۆر قەت خۆت بەسەرت هاتووە بچیتە شوێنێکەوە دوکانێکی ئاسایی بێت یاخود مۆڵێک بێت دوکاندارەکە بە جۆرێک بێمنەتانە بووەلێت ئەگەر پێویستێک کەشت هەبوو بێنەوە کڕی بێت. بێگومان ئەوە بۆ هەمومان ڕووی داوە دیاردەیەوە هەمومان بینی. بەڵێ وەکو ئەوەی کە لە ناو راپۆرتەکە یەکێک لەو بەڕێزانە باسی کرد ئەمێنێتە سەر کەس تا کەس ئەوە نابێ بەم شێوەیە بمێنێت کە بڵێن خوڵقی ئەو کەسە چۆن بوو ئەو ڕۆژە چۆن بوو ئێمە دەبێ باسی ئەتێکێتی بڵێن بزنسێک بکەین بە شێوەیەکی گشتی وەکو یعنی هەر بزنسێک ئەبێ خاوەن کەسایەتی و شوناسی خۆی بێ. ئەگەر لەم ڕوانگاوە ئێمە سێری بکەین ئەم جاتوانین بڵێن لە ئەو ئەتێکەت دروستەی کە ئێمە بیرێ دەکەینەوە ئەتوانین بەردەوام بین بە دڵنیاییەوە هەر کەسێک لە ئێمە کە ئەڕات بۆ شوێنێک کۆمەڵێک ڕەفتار ئەبینین کە ڕەنگە لە لای من نەشیاو بێ لە لای کەسێکتر شیاوتر بێ ئەمەش ئەبێ لە بەرچاو بگرین بەڵام ئەبێ بە شێوەیەکی ئستاندارد سێری ئەو ڕەفتارانە بکەین. ئەگەر دیسان بگەڕینەوە بۆ ئەوەی کە من بۆکو بیزنس بۆ چارەسەرکردنی کێشەکان هاتووم من وەکو ئەوەی کە باسییان کرد کە مشتری تاجی سەری ئێمەیە ئێمە ئەوە تۆزێک وەلاوە بنین بڵێن ئێمە لەگەڵ مرۆڤ معاملە دەکەین مرۆڤ تاجی سەرە یەکترە یعنی قمەکە بدانین لەسەر مرۆڤایەتی ئەو جای بینین ڕەفتارەکان ئەگۆڕێ. بەداخەوە لە هەرێمی کوردستان بزنسە گەورەکان بزنسە بچووکەکان مامناوەندەکان هێشتا نەگەیشتونەتە مەرحەلەیەکە ئەو خوێندەواریان هەبێ ئەو هوشیاریان هەبێ. ئێمە لەلایەکەوە خەڵک هوشیاری بەرز دەبێتەوە داواکاریەکانی خواستەکانی ئەگۆڕێ بەڵام هێشتا بزنسەکانی ئێمە لەگەڵ خواستی مشتریەکانی نین دوها ئەکەوێ لە مشتریەکانی پێشتر ئێمە شتێکمان هەبوو کە ئەچون بۆ دوکانێک حتمما دەیوت ئەوە ئەسلیە شتەکە ئەوە شتێک بوو لە ناوە ئیتر ئێستا ڕەنگە تۆزێک ئەو ئەسلیە و ئەسلی نییە تۆزێک نەمابێ لەبەرکە خەڵک و شیاتر بوو ئەتوانێت سەر ئەو بڵێن کاڵایە بخوێنێ بزانێت لە چ مادێک پێک هاتووە ئەو وڵاتەیە زانیاریەکان
لەسەری نووسراوە خۆشی ڕەنگە زانیاری زۆرتری هەبێ لە دوکاندارەکە بۆیە کە هوشیاری زۆرتر ئەبێ بزنسەکانی ئێمە تووشی کێشە ئەبن لە بەشی فرۆشتنیان باشە ئەو ئەگەر بە هەردوو شێوازەکە بۆ نمونە بزنسە گەورەکان و لەگەڵ دوکانێکی ئاسایی کە کەسێکی خۆیەتی و کارێکی سربەخۆەکە دوکانێکی ئاسایی بچووکی هەیە هەردوو شێوازەکەی هۆکار چییە گاتە ئەوە ئەگەر بگەڕینەوە بۆ سەردەمی کۆرۆنا ئەو کات خەڵک ئەگەر بڵین بێ بازاڕی بوو لەبەرەوەی قەدەغی هاتوچۆ بوو سستیەک لە مامەڵە بازرگانیەکان ڕوویە جیاوازی هەبوو لەگەڵ سەردەمێک کە ئێستا ئەگەر ئێستش باس بکەین بۆ نمونە موچە بدرێت یان بژانەوەیکی گەورە هەبێت لە بواری بازرگانیە جیاوازی هەیە لە مامەڵەی فرۆشیارەکە یاخود بازرگانەکە لەگەڵ ئێستا بەتاکیید جیاوازی هەیە هەر سەردەمێک هەر باردۆخی کە ڕوو ئەدا کۆمەڵێک گۆڕانکاری لە شێوازی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان ڕوو ئەدا لە سەردەمی کۆڕۆنا زۆر لە بیزنسەکان پەکیان کەوت بەڕاستی مەگەر ئەو بیزنسانەی کە پێشتر ئامادەکاریان کرد بێ یان خۆیان نوێ کرد بوو بێ یان زۆربەی داو دەرمانی پزیشکیەوانە هەرمابوون باش بەتاکیید لە هەر ڕووداوێک کۆمەڵی کەس زۆر سوودمەند دەبێت زۆر زەرەرمەند دەبن بەتاکی دوایە بەڵام بە شێوەیەکی گشتی لەم حاڵەتانە ئێمە ئەبینین کە بزنسەکان تووشی شڵەژارێک ئەبن تووشی گۆڕانکاریک ئەبن ئەڵێم ئەگەر بزنسەکانی ئێمە مرۆڤ بکەنە چەقی ئیشەکانی خۆیان و خزمەتگوزاری وەکو فرۆشتن نەبینن وەکو خۆشەویستیک ببینن بۆ کەسێک کە دەیانەوێت چارەسەری کێشەکەی بکەن بۆ ئەوەی ببینن کە من دەمەوێت بارگرانیک لەسەر تو سوک بکەمەوە من هاتووم ئەو ئیشت بۆ بکەم من هاتووم ئەو خزمەتگوزاریەت بۆ بکەم کە ئەگەریش حاڵەتێک کە ڕوئەدا ئەوەی کە جنابەت لە پرسیاری پێشوو باست کرد ئەو بێمنەتیە کە زۆر جار ڕوئەدا ئەوە نابینین ئێمە بزنسەکان کە هەر چەرێک ئەگەر داهاتیان ئەبێ ڕەنگە لە ڕووی ئێمە باسی ئەوە بکەن کە نابێ ئەوە لە بەرچاو بگرن تۆ داهاتت دەتوانێت هەر چەندێک بێ بەڵام گرنگ ئەوەیە کە تو خۆشەویستی هەیە بۆ ئەو ئیشێت دەتەوێت ئەو ئیشەی بەردەوامی لە سەریان وەکو پیشەیەک وەکو بزنسێک کە تۆ خاوەنی ئەوەی کاتوانی گەورەتری کە ئەگە داهاتەکەت زۆرترە بەڵام ئەو بمێنەتیە وا دەکا کە لە دوا ڕۆژە دڵنیایە شکست بێنێ لەبەرەکە گۆڕانکاری زۆر خێرایە لەسەر دەمی ئێمە بزنسەکان ئەگۆڕن شێوازەکانی نوێ دێت ئێمە لە دوای کۆڕۆنا بینیمان کە کۆمەڵێک شێوازی نوێ هەیە کە ئێمە زۆر لێرە بەکارمان ناهێنا بوو ئەو جابینین زۆر لە بزنسەکان تەنانەت زۆر لە بزنسە گەورەکان تووشی ئەو ڕووداوانە بوون تووشی ئەو حاڵەتە بوون کە لە ناو چوونە ناڵێم حتمان لەبەرەوەی کە ئەتێکێتیان نەبووە نا کۆمەڵێک هۆکاریەیە بەڵام ئەگەر بمانەوە بیزنسی ئێمە بەردەوام بێ ئێمە پەیوەندیمان لەگەڵ مشتریەکانە پەیوەندیمان لەگەڵ مرۆڤەکانە یەکشت کە زۆر گرنگە هەر مشتری کە سەردانی ئێمەکە خاوێن کەسایەتیکی تایبەت بەخۆیە لە ڕووی سقافیەوە لە ڕووی ڕۆشنبیری و خوێندەواری و ڕەگەزی و تەنانەت ئاینی و مەزهەبی و هەمووی ئەوانە یان چینی کۆمەڵایەتیەوە ئەوانە هەموو ڕۆڵە بینێت کاریگەری هەیە کە ئێمە چۆن ئەبێ تەعامل لەگەڵ ئەو شخصانە بکەن منداڵێک دێت گەورەیەک دێت ئەمانە هەموو ئەبێ لە بەرچاو بگیرێت تا بتوانین پەیوەندیەکی تەندروست و دڵخۆشکەرمان هەبێت باشە لە کاتی نەبوونی ئەو پەیوەندیە تەندروست و دڵخۆشکەرەیە هۆکار چییە؟ هۆکارەکە کە دیارە دەگەڕێتەوە بۆ هوشیار نەبوونی خاوەنی کارەکان کە من وەکو خاوەن بیزنسێک خۆم نەگونجێنم لەگەڵ باردۆخی سەردەمی خۆم بە تەکید بەرەو شکستە ڕۆم ئەوە وەکو هۆکارەکەیەکە من هێشتا لە فەلسەفەی بوونی خۆم تێ نەگەشتم وەکو بزنسێک بۆیە ناتوانم تەعاملێکی دروستم هەیە بۆیە ئامانجێکی دیاری کراوم نییە بۆیە دروشمێکی دیاری کراوم لە ناو بزنسەکەم نییە کە من ڕەچاوی بکەم
ئەگەر من دروشمێکم هەبێ مەسان بۆ نمونە ئەڵێن ڕاستگۆیی ئەگەر ئەوەی دروشمی من بێ زۆر ئەتوانین یارمەتی دەری من بێ کە من بگەمە ئامانجەکانم چونکە ڕاستگۆیی گشتاندنی دەکەین بۆ هەمووی سەرجەم ئەو پرۆسەیەکە لە ناو بزنسێکە ڕوو ئەداکە بۆ کارکردنا لە کڕین لە فرۆشتن لە تەعامل و لە معاملەکردن. باشە دکتۆر جاران ئەگەر کۆلێژەکان هەبوو بێتن کەمتر بوون بەڵام ئێستا بەرفراوانە بە تایبەت لە سیستمی پەروەردەدا زۆرێک لە کۆلێژی بزنسەکان هەیە یاخود کارگێڕی کار ئەمانە زیاتر سەری هەڵاوە چ کاریگەریەکیانە بێت لەسەرەوەی کە مامەڵە بازرگانیەکان بە دروستتر بە شێوازێکی شیرین زمان بڵین بەڕێوە بچێت. بەتاکید ئەوانە زۆر کاریگەریان هەیە لەسەر بزنسەکان چون فکری نوێ دێت شێوازی نوێ دێت ڕوانگەیەکی تازەتر دێت بۆ بزنسەکان لەگەڵەوەی کە پسپۆریەکانی جیاوازیش دروستە بێ ئێمە ڕەنگە لەبەر زروفی ساڵانی ڕابردوو ئێمە لە ناو بڵین کوردەواری دەماوەت شتەکان تجارین بوتە بزنس ئەوە لە ڕوویکەوە دروستە لە ڕوویکەوە ئێمە دەبێت بزانین کە هەر شتێکە من ئەیکەم وەکو پیشێک ئەوە بزنسێکە بەڵام بزنسێکی تەندروست کە باسمان کرد ئێمە ئەگەر بمانەوەی بزنسێکی تەندروست بکەین ئەبێ ڕەچاوی هەمووی ئەو شتانە بکەین کە ئێمە دەبێت سوود وەرگرین لە زانست سوود وەرگرین لە کەسانێکە ئەوانێکی باستان کرد لە زانکۆکان دەرەچن و بزنسە خوێنن و بزنس تەنیا لایەنێکی تجاری بۆ کارێکی محدد نییە هەر جۆرە بزنسێکی من هەبێ بزنسێکی هوەری بزنسێکی وەرزشی بزنسێکی بڵێن ئەگەر لە بواری تەندروستیا بێ تەوا ئەومانە هەمویان یەکشتن هەمویان پێ دەڵین بزنس کارێکە ینی ئێمە ڕەنگە وشە ئینگلیزیەکەی بەکاردێنین ئەوانە هەمویان پیشەن کارن ئەبێ بە شێوەیەکی زانستی و تەندروستانە بەرنمەیەکی چڕوپڕیان هەبێ بۆ ئەوەی کە ئێمە بە بازارکردن ناوی دەبین کە بەشێکی یاخود ئامادەکردنی چاکە بۆ مامەڵە بازرگانیەکان. دکتۆر کامەران حەسەن من خۆشحاڵ بووم کە میوانی پرۆگرامەکەمان بووی سوپاس بۆ زانیاریەکانە بە هێوای بەرداوامی سوپاس. تەشەکر دەکەم.